فلتەری زانستی بۆ پاڵاوتنی ئاو لەلایەن چەند غەسالەیەکەوە لە سەر ڕووباری باڵەچیان و کەونەگوند بۆتە هۆی لێڵبوونی ئاوی ڕووبارەکە و کاریگەری خراپی لەسەر ڕووبارەکە دروست کردووە. بریکاری وەزیر لەسەر ئەو مەسلەی ئاگادار دەکەن و کە بەشێکی زۆر غەسالەی ناسایی لە سنووری قەزای سۆران هەن و لە هەمان کاتژدا بەشێکی زۆریش هەندێک لە کەسانێک هەڵسان بە دروستکردنی گۆمی ئاو بۆ قڕکردنی تەیر و باڵندەکەویەکان. سەمەد محەممەد بریکاری وەزیر بۆ دەستەی پاراستن و ژینگەی هەرێم بە پەیامی ڕاگەیاند لاگەڵ خاوەنکارەکان قسەیان کردووە بۆ ئەوەی چارەسەری ئەم قڕولی تاوا بکەن بۆ ئەوەی سروشتی ناوچەکە تێک نەچێت. لە چوارچێوەی سەردانەکەی ئەمڕۆمان بۆ ئەو ناوچەیە هاتوون سەردانی چەند غەسالەیەکمان کرد کە لەسەر ڕووبارەکانی ئەو ناوچەیە دانراون بەداخەوە ئەوەی کەوا بینیمان کە کاریگەریی خراپیان لەسەر ژینگە یاخود سروشتی ئەم ڕووبارانە دروست کردووە بۆیە ئێمە لەگەڵ خاوەنکارەکان قسەمان کرد بۆ ئەوەی کەوا لەمە دووە چارەسەری ئەم ئاو قڕولی تاوا بکەن کە لە ئەنجامی ئیشەکەی ئەوان دروست دەبێتن بۆ ئەوەی کەوا چارەسەری بکەن لۆ ئەوەی کەوا تێکەڵ بەسەر چاوەکانی بە ڕووبارەکان نەبێتەوە چکە کە تێکەڵ بە ڕووبارەکان دەبێتەوە کاریگەری لەسەر پێکاتەکانی ناو ڕووبارەکە دەکاتنەوە سروشتی ناوچەکە شتێک دەدا بۆیە ئینزارمانکردن ئەگەر نا بەڕاستی ئێمە بە شێوەیەکی یاسایی تون ڕووبەڕیان دەبێت. پیسبوونی ئاوی ڕووبارەکان بەهۆی نەبوونی فلتەری زانستی لەلایەن خاوەنکارەکانەوە پێکاتەی ڕووبارەکان دەشێوێنێت و دەبێتە هۆی لە ناوچوونی سامانی ماسی. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.